بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. یەکەم هەنگاوی بەرنامەی دین و ژین لێرەوە دەست پێ دەکات. ئەمڕۆ لە دەواازەی بەرنمەیەکی نوێ دەدەین لە کەناڵی ئاسمانی پەیام. هەوڵ دەدەین قسە لەسەر ڕۆڵی دین و پێگەی دین لە فەزای گشتی و ژیانی سەرزەویدا بکەین. ئەمڕۆ ئەم بەرنمەیەمان جەخت لەسەر ئەوە دەکاتەوە یاخود هەنگاوی سەرەتای لەوێوە دەست پێەکە کە ڕۆڵی دین لە ناو کایی ژیانی گشتی مرۆڤایەتیدا یاخود کایی ژیانی کۆمەلگادا چ کاریگەریەکی هەیە. ئەم بەرنمەیە دەخوازێت قسە لەسەر ئەو پنتە جیاوازانەی ئاین بکات کە لە ناو ژیانی جۆرا و جۆری کۆمەلگادا ڕۆژانە ئیش دەکەن. ئایا بۆ خۆی ژیان یاخود ژین ئاتاجە بە دین؟ دین چ ڕۆڵێکی ماوە لە ناو کۆمەلگادا؟ زۆر جار تۆمەت و هەڵبەسرا و لەسەر ئاین دەکرێت، بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام. قسە لەسەر ئەوە دەکرێت ڕۆڵی دین چالاکی کۆمەلگا یاخود کۆمەلگا بەرەو پاسیڤبوون دەبات. ئایا ئەمە بۆ خۆی قسەیەکی واقعیە یاخود ئەوانە قسە لەسەر دین دەکەن کە دین ڕێگری لە سەرکێشی مرۆڤەکان دەکات؟ ئێمە هەوڵ دەدەین لەمڕۆوە بە هەناسەیەکی نوێوە و بە ستایلێکی تازەوە بەرنامەی دین و ژین لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پێشکەش بکەین. هەر جارە و قسە لەسەر باس و بابەتێکی پەیوەندیەکانی نێوان دین و ژین دەکەین لە کۆمەلگادا و هەروەها بە تایبەتی لە کۆمەلگای کوردیدا و قسە لەسەر ئەو بابەتانەی ڕۆژ دەکەن کە ئاین ڕۆڵی هەیە لە چاکردنیدا یاخود ئاین ڕۆڵ دەبینێت لە ڕیفۆرمکردنیدا لە ناو کۆمەلگادا و چارەسەرەکانی شێدۆزێتەوە. یەکەم هەڵقەی بەرنامەی دین و ژین لە دەواازەی ماڵی بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵایدا توێژەر لە فکری ئیسلامی کە ئەمانوێ پرسیارەکان لەوە دەست پێ بکەن یاخود دەواازەی نوێی بەرنامەکەمان لە مامۆستا نازمەوە بێ. خۆشحاڵم مامۆستا بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە لەگەڵ بەڕێزت ئێمە ئەوڵ دەدەین ئەمڕۆ لەم بەرنامەیەدا قسە لەسەر ڕۆڵی دین لە ژیانکردنی مرۆڤایەتیدا و هەروە کاریگەری دین لە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردندا باس و بابەت و شرۆڤەیەکی سەرەتای بەرنامەکەمان بێت. جا پێشم خۆشە هەر وەکو دەواازەی سەرەتای بەرنامەکە قسەی بەڕێزت وەکو کەسێک کە توێژەری لە بواری فکری ئیسلامیدا لەسەر هەم ناونیشانی بەرنامەکە و لەسەر تەوەری بەرنامەکە هەبێت بۆ بینەرانی بەڕێز. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. پێشکی دەستخۆشتان لێکم سەرکەوتوو بوون. بە تاکید دین و ژین ئەو عنوانەی کە هەڵتان بژاردووە عنوانێکی پڕ بە پێستی خۆیەتی، چونکە ئێمە مرۆڤ ئینسان لەسەر زەویە نەبەبێت دین ئەبێ و نەبەبێ ژین ئەبێ. ژین و دینیش پێکەوتێکەڵی کە ئینسانێکی سەلیم و ڕاست و بەختەوەر دەرەچێت. بۆیە ئێمە ئەگەرمانوێ کۆمەڵگەکەمان بەختەوەر بێ تاکانمان بەختەوەر بێ ئەبێ دین و ژین پێکەوە تێکەڵکەین. بۆیە عنوانەکەتان ناونیشانەکەتان زۆر ناونیشانێکی جوان و بەپێز و لە جێگەی خۆیەتی. سپاس مامۆستا. ئەمێ سەرەتا بۆ بچ بە ناو بەرنامەکە ئایا ژین چ ئاتاجێکی بەدین هەیە؟ خۆی تەعالا کە مرۆڤی دروست کردووە، یعنی یەکێک وەکو چۆن خۆی تەعالا مرۆڤی دروست کردو پێویستی بە حاجەتەکان پێداویستەکانی لاشە هەیە، وەکو خواردن، خواردنەوە، خەوتن و هەروەها هەموو پێداویستەکانی تر. بێگومان مرۆڤ لە ڕوح و لاشە پێکاتەوە. ڕوحیشی پێویستی بە غیزای ڕوح هەیە، پێویستی بە ئارامی هەیە، پێویستی بەوە هەیە کە تێر بکرێ، ئیشباع بکرێ. ئەمەش بەچی ئەکرێ؟ بە چەمک و بنەمە ئاینەکان ئەکرێ کە سەروی ئاینیش ناسینی خوایە و تەوحیدی خوایە و یەکتاپەرستی و ئەم کەون و کائیناتە، ئەم ئاسمان و زەوی و مرۆڤ و ئەوەی کە هەیە کەسێک دروستی کردووە، ئەم کەسە بناسی سەری بۆ دابنێوێنی پەیوەندی لەگەڵا بکەی، بەندایەتی بۆ بکەی. ئەمە لایەنە ڕۆحی و لایەنە ڕوحەکەی دینە. لایەنە جەستەیەکەشی خۆی تەعالا کۆمەڵێک یاسا و ڕێسا و بنەمای داناوە کە ئینسان چۆن مامەڵە بکە لەم ژیانەیە، چۆن هەڵسکەوتکە لەگەڵ دەوروبەری خۆیان، لەگەڵ ماڵی خۆیان، لەگەڵ کۆمەلگاکەیە، لەگەڵ دەوڵەتە، واروها لەگەڵ دەرودراوسەکەیە، لەگەڵ دۆستیا، لەگەڵ دوژمنە و هەروها. ئەمەش کۆمەڵی یاسا و ڕێسای ئیسلام دایناوە. بۆیە ئەمە کە با بڵێن پێداویستی مرۆڤ پێداویستێکی ضروری بنەڕەتە بۆ ئینسان، وەکو چۆن خۆی تەعالا کە مرۆڤی دروست کردووە پێشەوەی دروستی کە شەو ڕۆژی بۆ دروست کردووە، خەو بە خەبەربوونی بۆ دروست کردووە،
ئەوە چۆن پێویستێکی ژیانێتی بۆی دروست کردووە خۆی تەعالا لەگەڵ مرۆڤیشە ئاینی دابەزاندووە پێداویستیەکە وەکو هەموو پێداویستەکانی ژیان بۆ مرۆڤ بەڵێ کەواتە ئەو ئاەتەی قورئانە فەرمێ ئین الدین عند الله الئیسلام هەڵبەت ئیسلام ئێمە چکا کە باسی دین ئەەکەین وەکو یەکێک لە چۆنە بەڕێزت باست کرد ژیانی ئینسان نابێت دابڕاو بێ لە دین مەبەستی تەواو متەمەسک بوونی تاکە یاخود ئینسانی بڕوادارە بە ئاینەوە نەک بە تەنها ئاینی پیرۆزی ئیسلام کە کۆتا ئاین یاخود خاتەمە الئەنبیا پەیامی قورئانی بواتەوە هەڵبەت مەبەستی پێی ئاینەکانی پێشی ئاینی پیرۆزی ئیسلامیشە وانە مامۆستا خۆی تەعالا کە فەرمی ئاەتەکەی خوێنتەوە ئین الدین عند الله الئیسلام ئەکرێ الإسلام وألف لامە يعني تەنیا ئیسلام دینێکە لای خۆی تەعالا ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين ئاینەکانی پێشوو هەمووی ئیسلام بوون هەر لە ئیبراهیم عليه الصلاة والسلام موسى عیسا هەموو ئاینەکان ئەوانش هەر ئیسلام بوون ئەوە نیە یوسف عليه الصلاة والسلام یەکتاپەرستیەکان ئەوەی یەکتاپەرست بێ یعنی کە لە چوارچێوەی یەکتاپەرستیا بێ یەکخواناسییا بێ بە جۆرەی شریعەتی خوا و ڕێنما و فەرمانی خۆی تەعالا هەڵسوکۆوتکردن ئەمە ئیسلامە بەڵام لە کاتێکە خۆی تەعالا فەرمێ ئین الدین عند الله الئیسلام ئێستا یعنی تاکە ئاینێک کە لای خۆی تەعالا قبول بێ ئیسلامی لەحزەیەکە قورئانی پیرۆز ئەو لەحزەی دوای ئەوەی کە قورئان دابەزیوە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام هاتووە بەڵام پێش پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئاینی بۆ نمونە نەسرانیەت پێش ئەوەی دەستکاری بکرێ ئاینی ئیسلام بووە ئاینی جوولەکە پێش ئەوەی دەستکاری بکرێ ئاینی ئیسلام بووە ئاینی ئیبراهیم عەلەیهی السەلات وەسەلام ئاینی موسا و هەروەها هەموو ئەو ئاینانە پێش ئەوەی دەستکاری بکرێن ئیسلام بوون ئیسلام یعنی بە سەلامەتی بەڕێکپێشی سەر ملکەسکردن بۆ خۆی تەعالا پابەندبوون بۆ یاسا و ڕێساوی کە خۆی تەعالا دایبەزاندووە بەڵێ مامۆستا ئێمە توانین یعنی قسە لەسەرەوە بکەین یاخود ئەوە تەحدید دەکرێ بە ئاسانی بڵێن ئەو بەها و نۆرم و تقوساتە دیاریکراوانە کامانن کە ئیسلام یاخود دین بەخشیوێتی بەژین ئەکرێ ئەوە یعنی بە ئاسانی دیاری ئەکرێ یاخود شتێکی شێندە شمولی بەرفراوانە پێویستی بکات و وەختێکی زۆر و ڕوبەرێکی فراوان هەیە کۆمەڵێک بنەمای گرنگی نەگۆڕ هەیە لە ئیسلامە وە لە ئاینەکانی ترشە هەبوو بەڵام بەتابەت لە ئیسلامە کۆمەڵێک بنەما هەیە نەگۆڕە هەموو مرۆڤێ پێویستی پێیتی مەسەلەن لە حکم و سیاسەت تا دادگەری لە مامەڵە و هەڵسوکۆتی ڕۆژانەیە ڕازگۆیی پاکی هاوکاری لەگەڵ یەکترا بەزەی و ڕەحم و هەروە ئەمە کۆمەڵێ بنەمان ڕازگۆیی لەگەڵ یەکتریا خزمەتکردن بە دەوروبەر خزمەتکردن بە خەڵک خێر و ناسی من ينفع الناس ئەمەڵێ کۆمەڵێ بنەمان لە ئیسلامە نەگۆڕن یعنی نەگۆڕن کەسایەتی ئینسانی مسلمان لەسەر ئەمانە دەسەکەوێت بۆیە ئێمە بچینە هەر سەدە و چاخێکەوە ڕازگۆیی هەر ڕازگۆییە درۆش کە سیفەتێکی خراپ هەر درۆیە دادگەری کە سیفەتێکی باشە بۆ دەسەڵات هەر دادگەریە زوڵم کە سیفەتێکی خراپە بۆ دەسەڵات ئەوە سیفەتێکی مەزمومە و خۆی تەعالا زەمبی کردو خراپانە بنەمای دینن لە هەر شوێنێکە بۆیە عولەما ئەڵێن لە هەر شوێنێکە مەسلحەتی خەڵکی تیا بوو عدل تحقیق بوو ئەوە دین لەوەیە ئەوە جوزئێک لەبایی ئەوەنە دینی تیا ئەکرێ عنی بڵێن جەوهەری دین دادگەریە جەوهەری دین لە بینی تاکەکانە چونکە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمە چەڵەپۆپەی دادگەریە ئەمە ڕوحی دادگەریە یعنی دادگەری هەر ئەو نییە لە بینی با بڵێن دەسەڵات لەگەڵ خەڵکە بەڵکو دوو کەس پێکەوە کاکە ئەوەی تۆ بۆ خۆت پێت خۆشە بۆ منیش پێت خۆش بێت ئەمە چەڵەپۆپەی دادگەریە و هەروەها جاشۆڕ بێتەوە بۆ دەسەڵات و بۆ تاکەکان و بۆ مامەڵەی خەڵکی هەموو پێکەوە بەڵێ مامۆستا خۆی ئاین کە خەڵک باسیە کە یاسە زۆری ئەوانەشی کە زۆر بە تایبەتی لایکنیاسی کۆلارەکان قسە لەسەرەوەکەن دین تەنها لە چوارچێوەی شخصیاوەکوڵێن ئاین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووانیا ئازادی بۆ هەمان ئەوەی کە ئەکرێتە دروشم من ئەگەر ئەمە بە دیوێکی ترا بکەمە پرسیارێەوە بەڕێزە چۆن دین لە کۆمەڵێ بەهای ڕۆحیەوە و پەرست و عیبادەتەوە لە تاکەوە تەجاوز پێکەی بۆ ناو فەزای گشتی ئایا دین بۆ خۆی ئیش لەسەر تاکەکە بێتە مرۆڤێکی مصلیح و ڕیفۆرم خواست لە ناو کۆمەلگا یاخود ئەم دینە هەروەکو چۆن لە دیوی لە ئینسان لە ناو ناخی خۆیان ڕەنگی پێاتەوە ئیلتیزامی پێوەکاوە شعائیر و دروشمەکانی و عیبادەتەکان پێوەی مولتەزیمە لە بینی خۆی و خواکەی خۆیان چۆن ئەمە ئەپەڕێنێتەوە ئەیبات ئەیخاتە ناو فەزایەکی گشتیەوە لە ئیسلامە هیچ دروشمێک یا هیچ تقوسێک نییە کە شخصێکە ئیکا مەودایەکی دەرەچی نەبێ یان با بڵین پەیوەندێکی دەرەچی نەبێ هەر هەمووی پەیوەندێکی دەرەچی هەیە نوێش
نوێژ عیبادەتێک نییە شەخصەیکا بۆ خۆی ئەچێ بۆ مزگەوتیان بە تاک لە ماڵەوە نوێژەکە ئەم نوێژە لە سەرەتای ئاەتەکە ئەڵێ چی خۆی تعالی فەرمێ اهدنا الصراط المستقيم لە کۆتای ئاەتەکە اهدنا الصراط المستقيم خوایە ڕێگەی ڕاستمان پیشاندە ڕێگەی ڕاست چییە ڕێگەی ڕاست مامەڵەی ڕاستە لەگەڵ دەوروبەرە لەگەڵ خوایە پاشان لەگەڵ دەوروبەرە لەگەڵ تاکەکانە لەگەڵ مامەڵە و هەڵسوکۆتی ڕۆژانەتە کەواتە تۆ ڕۆژانە حەڤە جار ئەڵەی خوایە ڕێگەی ڕاستیم پیشاندە بۆی لەگەڵ دەوروبەرمان ناڕێک نەبم چەود نەبم بەڕاست و ڕێکی هەڵسوکۆت بکەم ئەمە یەک دوو ئێمە ئەبینین بۆ نمونە دوو دروشمان هەیە دوو جەژنمان هەیە کە جەژنێکیان دوای مانگی ڕەمەزان دێ مانگی ڕەمەزان مسلمانان هەموو لە عالەمی ئیسلامیە هەر کەسێک مسلمان لە هەر ئەرزێکە عالەمی ئیسلامی و غەیری ئیسلامی بە ڕۆژە بێ دوای ئەوە جەژنەکە ئەبینین لە مانگی ڕەمەزانە هەرچی هەژار و فەقیر هەیە هەرچی فەقیر و هەژار هەیە لەو شوێنەیە ئەوەی مسلمانە مستەفید دەبێت لە مانگی ڕەمەزان لەو عیبادەتە کەواتە مە عیبادەتی شخصی نییە ئەم کەسە دڵ و دەرونی خۆی پاک کردوێتەوە خواپەرسی کردووە بەڵام لەو لاوە لە ماڵ و سەرۆت و سامانەکەی یارمەتی فەقیر و هەژار و نەدارە ئەمە یارمەتیشی بە مامۆسا لەوە ببوورە يعني بۆ منە کە تۆ باسی نوێژت کرد إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەگەر نوێژ بۆ منە تاک بە دوورگرێ لە خراپەکاری و بەدیکەواتە کۆمەڵگایەکی هێور و ئارام تاکێکی نوێشکەر ملتەزیم بە نوێژ و خواپەرستیەوە بۆ خۆی هێواش یاش ئەمە کاریگەری لەسەر فەزای گشتی و لەسەر کۆمەلگا هەیە ڕاستەخۆ ئەم نوێژە هاتۆتە ناو ژینی خەڵکەوە خەڵک ژیانێکی ئارامیە بێت بەتەکیت ئەوەی کە تەمەشاکە لە کۆمەڵگەی ئیسلامیە ئەوەی کە ئیسلام تەرکیزە خاتە سەری کۆمەڵگەیەکی پاک بێ ئەمین بێ متمانەی بە یەکتری هەیە بێ خەڵکی ئەمیش ئەساسەکەی چییە؟ تەقوایە لە خواترسان کۆمەڵگە کاتێک کۆمەڵگەی ئیسلامیە کە خاوەن تەقوا بێ خاوەن لە خواترسان بێ یعنی لەبەر وەکو خۆی تعالی فەرمێ إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير يعني أصلي دیندارینی تەقوا لە خواترسان کە ئینسانێکیش لە خواترسا بۆ خۆی باشە بۆ دەوروبەری باشە بۆ دەرودراوسەکەی باشە مثلا پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام لا يؤمن أحدكم وهو شبعان وجاره جائع يعني کەسێک ئیمانی نییە یان ئیمانی تەواو نییە ئەو خۆی تێروپڕ بێ و دراوسەکەی برسی بێ ئەمە چی فێرێکە ئیمان تەقوا لە خواترسان و هەروەها پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم من لا يؤمن جاره بوائقه یان پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم یەی ئیمان دانامەزرێتە کەسێک دراوسەکەی لە زەرەری ئەمین نەبێت کەواتە مامۆستا ئەکرێ بڵێن یعنی دین بۆ خۆی یعنی لە داڕشتنەوەی تاکەوە ئیشکردن لەسەر تاک بۆ خۆی ئیشکردن لەسەر تاک پەروەردەکردن و تەربیەتدانێتی بۆ ناو گشتی واتە تەجاوزی پێیەکا بۆ ناو ژیانی کۆمەلگا بۆی ئەم کۆمەلگایە هەموو چۆنەڵێ پرشنگی ئەو ئاینەی بەرکەوێت کە لە ڕێی تاکەوە وەکو بنەمایە وەکو بناغەیەکی گشتی ئەم تاکە هێواش هێواش ئەبێ دوایی بینایەکی گەورەی کۆمەلگای لەسەرە پێ ئیسلام سێ بنەمای هەیە بۆی ئینسانێکی ڕاست دروستکە ئینسانێکی ڕاست پەروەردە بکە یەکەم خواناسی و لە خواترسان و تەقوا ئەمە یەک دوو کۆمەڵی یاسا و ڕێسا هەیە لە ئیسلامە ئەبێ پابەندمی پێوە یا ئەویش سزا و عقوباتی هەیە مثلا کەسێک مخالفەکە لە سیستەمیشی ئیسلامیە سزای هەیە عقوبەی هەیە بۆی مخالفەی نەکە ئیتر زوڵم لە یەکێکەکە ماڵ یەکێکە خوا تعدا لە یەکێکە کوژێ و هەروەها ئەمە کەواتە ئەمە کۆمەڵی یاسا و ڕێسا یاسایەکی ترکە لە ئیسلامە هەیە لە هەرچی هیچی یاسا دەستکردەکانانە ئەویش عقوبەی ئوخرەویە عقوبەی قیامەت یعنی کەسێک لێرە لە هەڵە بکە تاوان بکە با لە دەست یاساژ ڕزگاری بێ بەڵام لای خۆی تەعالا لە دەست یاسا ڕزگاری مامۆستا ئێمە گەرەمە مخالەفەکەشی وەربگرین ئایا ئەوانەی کە باسەوە ئەکەن کە دین بۆ تاک بێت یاخود دین بیتەوە ناو چوارچێوەیەکی دیاری کراوە بیبیتەوە بۆ تاکو لە فەزای گشتی دەریکەی ڕێن ئینسانەکان بۆ خوانەتوان ژیانی سەرزەوی بۆ قورآن ڕێکخەن ئایا ئەمە ئەگەر بە پێودانگەکانی ئاینی ئیسلام یاخود ئاین بیپێوین بۆ خۆی ڕەتکردنەوەی ڕووبەرێکی فراوانی بەشە گەورەکانی دین نییە بەتەکید ئیسلام ئەمەی کە بازەکرێ غەیری دین هەموو یاسا و سیستەمێک لە ژیانە غەیری دین کەوا لێکا لێبوردەبی کەوا لێکا ئارامبی کەوا لێکا چاوپۆشی بکەیت ئەمە دینێکە هەرچی یاساکانی ئەم ڕۆکەیە هەمووی ئەنانیەتی تایە هەمووی خۆپەرستی تایە مەسەلەن سیستەمی سەرمایەداری سیستەمێکی ئەنانی خۆپەرستە سیستەمی دیموکراسی تاوەکو پێش دروستبوونی سیستەمی ئیشتراکی و هاتنی مارکسیش سیستەمێکی سیاسی بوو واتە هاوڵاتیان تەنیا لە ڕووی سیاسیەوە بۆیان مافی دیموکراسیان هەبوو دەنگ بن
دەنگ بن فلان کەس سەرۆک بێ فلان کەس سەرۆک نەبێ بەڵام دوای سیستەمی ئیشتراکی ئەم جاوردەمە ئیشتراکێتی با بڵێن ئابووریش دموکراسیەتی ئابووری پیابوو وردە وردە گەشەی کرد بڵاو خەڵک بەڵام لە ئیسلامە ئەمە نییە لە ئیسلامە تەماشاکە جاران کۆیلەکان داوای مافی خۆیانە کرد یان هەژارەکان شۆڕشیانە کرد بۆ مافی خۆیان بەڵام ئیسلام لە باتی هەژارەکان شۆڕشەکە حربی ڕیددا بۆ مانع زەکات ئەوانەی کە با بڵێن سەردەمی ئەبوبەکری سیدیق کە زەکاتیان نەدا ئەبوبەکری سیدیق خوای لێ ڕازی بە لە باتی هەموو با بڵێن دەسەڵاتی ئەو کاتەی ئیسلامی لە باتی هەموو چینی فەقیر و هەژار شۆڕشی کرد بۆ ئەوەی ئەو خەڵکە دەوڵەمەنە زەکاتەکەی باو بێ بە فەقیر و هەژارەکان کەواتە لە ئیسلامە شتێک نییە ناوی ئەوە بێ درشتی شخصی دروشمی شخصی عیبادەتی شخصی ئیسلام مثلا دادگەری إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى بس وينهى عن الفحشاء والمنكر خوي تعالى باسي گەورەترین ئەمری خوای تعالی دادگەریە دادگەری لە سیستەمی حکمڕانیە دادگەری لە معاملە و هەڵسوکۆتە دیدگاری لەگەڵ تاکەکانە ئەمە بنەمایەکی گرنگە لە ئیسلام مامۆستا ئەمە بۆ خۆی یعنی ئێمە ئەکرێ ئێمەمە ناوبلین تربیە دواتە یا پەروەردەکردن یعنی کە ئیسلام دێت ئیش لەسەر تاکێکە کات بۆ خۆی قسە لەسەر بەها ڕۆحیەکانەکە وە سنووری بۆ دانێ و یعنی بە جۆرێ لە جۆرەکان ڕێسایەکە یا نووسراوێکە دەستورێکە لە بەردەمی ئینسانەکە بۆ خۆی ئەمە ئەکرێ ئێمە نایبین پەروەردە یاخود تربیەتی تاک بۆی ئەم تربیەتە دیسانەوە بچێتەوە بۆ ناو کۆمەڵگە ئەمە تربیەتە بەتاکید ئەمە پێوترێ قیمەی تربیەت چونکە الإسلام حسن الخلق يعني پیغمبر فرمی عليه الصلاة والسلام إنما بعثت لأتمم مكارم الأخلاق يعني خوي تعالى فرمي وإنك لعلى خلق عظيم خلق تربية يعني شيء يعني أخلاقي شيء باش لاو كوملقايا أو إنسانة بركبه شيء هالسكوتكا شيء لروي معاملي لقى دور برا شيء ورقرت وك ورقرتني زانس شيء معاملي لقى كسابتها شيء لسياستها همو أمانة واتا إما تربية شيء سياسي تربية شيء آبوري تربية شيء كومالاتي تربية لقى خزان ودور بر معنا إما هم في اسمه بام پرورده إسلام تركيز خات سر همو يشغلن پروردانه بوي إنسانك به لهمو رو كانوا ريك به كواتا إسلام نهاتو إنسان يدرس كاتنيا ليقلع عينيكوا تركيز خات سر يقلع عين بلكو إسلام دي همو لا أنا كان يجيان دروس تكاد يعني تشي لاشا تروح تشي تاج تشي كومالجا تشي تاج لقل خزانة وهروا تاكو سيستم تربيتي إسلامي ياخذ پروردي إسلامي أكري بلين أبيت تطاوكري أو پروردي ك إنسان لو أنا جاري ولا كومال أو باساوه هنريته ولا كومال أوروبيا كان تربيتي شيء بەڵام تربیەتێکی ئیسلامی نیە یا ئاینێکی ترەوەی کە ئێمە بڵین ئاینی مەسیحی و ئاینی جوولەکە و ئاینانەی کە کاتیان بەسەر چوو قۆناغەکان تێپەڕی و کۆتایان پێهاتووە یاخود هەر ئەوەش نییە یعنی دوور لە ئاین و لە دین تربیەتیان تایە ئایا بۆ خۆی ئیسلام یعنی چ قسەیەکیە لەسەر ئەوەی کە لە بەدیلی ئەوەی کە ئاینی ئیسلام نەبێ مرۆڤەکان بۆ خۆیان تربیەتیان هەبێ و پێویستیان بە ئاینی ئیسلام نەبێ چۆن دێ قسەی خۆیەکە بۆی تەداخولی تیا بکات لەو پەروەردەیە جاروي كإسلام هيتي استفادة كردن لحكمة لأخلاق لعلم لعقل هم كسك مسلمان غير مسلمان هر دين يشيه إسلام استفادة ليها كواتي إسلام درجاي ده نخستوه همية بيه لنا مسلمان كان أوان شيا وتشون بو أويا ساي جيان بي لا يا ساي جيان وا إسلام كمالك بنما هي كبيوتري أصولي فقه أصولي دين واروا كمالك أصولي تبعيش هي بدواي أوانيا كوا أم أصول التبعيانا دي استفادة كالعقلي كبرايشي رجعواي كسي كجاروه ديني نية بلام لسيستمشي آبوري جواني بيتو استفادة ليه ويل إسلام هي الحكمة ضالة المؤمن أن وجدها فهو أحق بها يعني شتي شاك حكمة لهر شو نقبو ما في توي بإستفادة ليه أما يكم دو آية أو كتمان كومالك بهاي جوره هي إنسانية تواني ودسي بينه بلام ناتواني إنسانية دروسكا ببيع آين بها بدس بينه إنسان تواني لفناي دينا شي الراس ورسنا همو بهايشي برز بدس بينه بلام ببيع دين أتواني هني بهاي برز بدس بينه بلام أم بها برزانة لهندي كاتا شمشي جوان مثلا إسا سيستمي ديمقراسي شتيشي جوان وريكوبيكو نايبه لو زوربي لكومالغا كان ممارسة كري بلام آية هر لفناي ديمقراسيتا ما إمرو جيهان برسينا كراوة استمل بشي لخلق ناكري مثلا الإسلام على ميجو إسلامية بروتا مشاكا أجر بيت ولا ولاتك واليك استمي لخلق كرد بيه مثلا جاروها بوا صار ساماني ولاتي شنيوته وبو خوي وبردوتي هيزيك شي هبوا استمي له خلق كردو خلق كشوا لاي خليفة لاي سري خوي شكاتي كردو أم
والیە یان ئەم دەسەڵاتدارە لەم منتیقەیە لادراوە بە خۆشی لانەچوو بە زۆر لادراوە مەڵک و ماڵەکەشی تەوزیع کراوە بەسەر خەڵکا و گەیڕانەوە بەیت المال بۆیە لە ئیسلامە بنەمایەکێ بنەمای تەقوا بنەمایەکێ کۆمەڵێ بنەمای دادگەری هەر ئەوە نییە بەرژەوەندی من و میلەتەکەم بێ مەسەن ئێستا سیستەمی تازەی جیهانی سیستەمی سەرمایەداری چییە؟ ئەوەیە کە دادگەری لای ئەو میلەت و گەلی خۆی بەختەوەرکە ئەی میلەتانی لەسەر سای میلەتانی تر بەڵام میلەتانی تر وەکو ئەفریقیا مەسەن ئێستا ئەهلی عێراق و کوردستان ئێمە زوڵممان لێ ئەکرێ مافمانە خوڕێ برسی ئەکرێین بڕۆین لە شوێش کاتکەین ئەگە وڵا خەلیفەیەکی مسلمانان بووە سەردەمیکی خلافە بووە بۆنەوە حکمێکی ئیسلامی بووە ئەچوین لەوێ چارەسەرمان بەڵام ئێستا بڕۆین بۆ چۆ ئەچین بۆ ئەمریکا ئەڵێ کاکەوە کێشەیەکی داخلی خۆتانە و ئەوش لە هەمان کاتە پشتی ئەوە گرێ خۆ پشتی فەقیر وەژارەکەی نەگرتووە بۆیە لە ئیسلامە ئەم سیستەمانە ئەبێ هەمووی بگۆڕێ کە وەکوتم لە سیستەمی سیاسیە دادگەری هەیە لە ئابوووریەکە دادگەری هەیە لە پەروەری تاکا دادگەری هەیە هەمووشی ئەمە بە چێکرێت بە پەروەردە ئەکرێت ئەمە بە پەروەردە ئەکرێت کەواتە ئێمە ئەکرێ بڵێن یعنی ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆڵێکی گەورە ئەبینە لە دارشتنی پەروەردەی تاکە ئەمە بۆ خۆی گرنگە هەموو شوکارەکان هیچیان لە شوێنی خۆیان نەماون هاوسەنگی نەماوە خەڵک گلەی لە دەسەڵاتەکە گلەی لە یەکتریەکەن بەرپرسان ناعادلن نادادگەرن بۆ خۆی پێدوانی ئەمە بۆ خۆی یعنی غیابی ئاینی ئیسلام لە پرۆسەی پەروەرداوە لە داڕشتنەوەی تاکە لە بناغەوە کە هێناوەتی ڕۆڵێکی ئەو غیابە ڕۆڵێکی نێگەتیڤی گێڕاولەوەی کە نەبوو ئەگەر ببوایە لەوانەیە ئینسانی ئەکتیڤ و باش دروستە بوو و ئێستا کۆمەلگایەک شمانە بوو لەوانەیە کێون لە کۆمەلگاکان کە بمانتوانایە لە ژێر سایی پەروەردەیەکی دروستە کە پەروەردەی ئیسلامە و تێکەڵ بە بەها ئینسانیەکان بووە کۆمەلگایکی هێوە دروست کۆمەلگای ئێمە با بڵین بۆ نمونەیەک نمونەت بۆ دیانمەوە تەماشاکی مافی دایک و باوک لەسەر مناڵەکەی لە ئیسلامە بۆ بزانن لە چەندین ئاەت و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەئکیدی لەکاتەوە لە مقابلی جیهادا لە مقابلی هەموو خێر و سەدەقەیەکە لە مقابلی فەرزەکانی ترایە یعنی کەسێک جار وایە دایک و باوکیێ لەبەروی خزمەتیانکە ناتوانێت بچێ بۆ حەج ناتوانێت بچێ بۆ جیهاد ناتوانێت هەندێک لە فەرزەکان بەجێبێنێ لە باتی ئەوەی ئەو فەرزە جێبێنێ خزمەتی دایک و باوکێکە بۆیە پەروەردە لە ئیسلامە پەروەردەیەکی گرنگە بەڵام وەکو بە ئاماژەت پێکرد لە کۆمەڵگەی ئیسلامیە ئێستا هەموو با بڵین بنەماکان تێکچوون ئەساسەکانی وەکو ئەساسە پەروەردەیەکی کە ئیسلامەوێ نەماوە ناو تاکەکانە وەکو پێویست پەروەردەماوە وەکو لە سیستەمە سیاسیەکەشان نەماوە ناو تەکا وەکو پێویست نەماوە کە ئەمە بەڕاستی ئەرچی هەموو لایەکمانە ئێمە هەوڵدەین ئەم ڕۆڵە بجێڕینەوە مەسەڵ ئەرچی بانخوازەکانە ئەرچی مامۆستایانە ئەڵکی زانایانە ئەرچی هەموو خوێنەوار و ڕۆشنبیرەکانە کار لەسەر تاک کۆمەلگا بکات بۆ هۆشیارکردنەوەی و بۆ پەروەردەکردنی لە هەمان کاتشە شان بەشان لەگەڵ سیستەمی سیاسیە چکە سیستەمی سیاسی سیستەمی حکومڕانی فاسید بوو سیستەمی کۆمەلگای با بڵین ناو کۆمەلگاش فاسیدە بێت سیستەمی کۆمەڵایەتیەکەش فاسیدە بێت بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری ئیسلامی کە لە بڕگەی یەکێمەی بەرنامەی دین و ژینا لەگەڵمانابی سپاس بۆ ئەم دەرفەتە بە ئێمەت بەخشی دەستان خۆش بێ و سەرکەوتوو سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بڕگەی یەکەمی بەرنامەی دین و ژین لە بڕگەی دووەمدا لەگەڵتان بەردەوام دەبین کە تایبەتە بە ڕۆڵی دین لە پرۆسەی پەروەردە و فێرکردنا یاخود پرۆسەی پەروەردەدا لە ژیانی کۆمەڵایەتدا. جارێکی تر سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین دیسانەوە لە هەمان بەرنامە لە بڕگەی دووەمە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. ئەم بڕگەیەش درێژە پێدەری بڕگەی یەکەمەکە قسەمان لەسەر ڕۆڵی دین و کاریگەری و ئیشکردنی دین لە ناوژینی کۆمەلگاوە تاکا کرد یاخود لە فەزای گشتیە. هەوڵ دەدەین لە بڕگەی دووەمی بەرنامەکەمانە قسە لەسەر کاریگەری و ڕۆڵ و پێگەی دین لە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردنا بکەین. پرۆسەی پەروەردە و فێرکردن بۆ خۆی پرۆسەیەکی تایبەتە و لە تەمەنێکی دیاری کراوایە بۆ منداڵان نەوجەوانان وە گەنجەکان. بە تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر جار قسە لەسەر ئاین دەکرێەوە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە دین یاخود پەروەردەی ئیسلامی کاریگەریی نێگەتیڤی هەیە لە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردن لەسەر پەروەردەی نەوەکان لە ناو قوتابخانەکاندا یاخود باسی ترسناکی دەکرێت. بەڵام دین هەروەکو دەگوترێت بۆ خۆی کۆمەڵێ بەها و نۆرم و تقوساتە یاخود بەهای جوانی مرۆیی تایە.
ئاگەر قوتابیەکان وەکو پەروەردەکانی تری پەروەردەی مەدەنی و پەروەردەی نیشتیمانی بە هەمان شێوە پەروەردەی ئیسلامی بخوێنن بۆ خۆی ئەمە کاریگەریشی پۆزیتیڤی باشی نابێت لەسەر دروستکردنی تاکی چالاک و وشیارە یاخود بۆ ئایندە ئینسان سازی باش بکرێتەوە وەکو خەڵکی باش لەناو کۆمەلگا دروست بکرێت و کاریگەری بە شێوەیەکی گشتی لەسەر تەواوی جومگە جیاوازەکانی کۆمەلگا دروست بکەن. لە یەکەم هەنگاوی بەرنامەی دین و ژین کە یەکەم حەڵقەیە ئێمە بەردەوامین تایەوە لە 2 بڕگە پێکاتووە بەردەوامی بەشی دووەمی یاخود بڕگەی دووەمی بەرنامەکەمان بە میوانداری بەڕێز مامۆستا سادق شێخ عوسمان سازانیە سەرپەرشتیاری پەروەردەی خانانشینکرا و سوپاست دەکەین مامۆستا بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سپاس بە بەڕێزشتانە بە خێراتتانەکەم هیوا و دوعای مۆفەقیتان بۆ بکەم بە تایبەتی لە دەستپێکی ئەم بەرنامە پیرۆزەدا هیوادارم کە ئینشاءڵڵا تا ئایندەیەکی دوور بەردەوام بن و سوودی تەواو بگەێن بە کۆمەڵگە. بەڵێ سپاس مامۆستاوەڵا پێمان خۆش بوو هەر تۆ لەبەرەوەی ساڵانێکی زۆر ئیشت کردووە لە بواری پەروەردا ئێمە بەرنامەکەشمان پەیوەندی بە دین و ژینەوە هەیە و ئەوەی کە ئاگادارم بەڕێستان بەشێکی زۆری لەو پرۆگرامی پەروەردەی ناوەندەکانی خوێن بە تایبەتی قۆناغی بنەڕەتی وەرتان گێڕاوە لە زمانیەکانی ترەوە یاخود زمانی عەرەبیەوە بۆ زمانی کوردی و ئێستا لە قوتابخانەکانە هەر ئیشی پێەکرێ. ئەم بەرنامەی ئێمەش قسەکردنە لەسەر دین و ژین بەشێکی زۆری ئەم بەرنامەیەمە پەیوەندی بە پەروەردەوە هەیە. ئەگەر دین لە ناو پرۆسەی پەروەردا هەبێ بزانم تۆ ئەگەر قسەیەکی تازە یاخود شتێکت هەیە لەسەر ئەم بەرنامەی ئێمە پێمان خۆشە چۆنەڵی پێشوازی خۆت و ئیستیقبالی خۆت وەکو پیاوێکی بە ئەزمون لە بواری پەروەردا بۆ بەرنامەی دین و ژین پێشکەش بە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بکە. وەڵا مناسبەیەکی خۆش بوو. من جاربەجار هەروە لە کاتی بوارم بۆ ڕەخسابێ هەندێک جار هەڵبەست و هۆنراوەشتم نووسیوە جا بیلموناسەبە بە ناوی دین و ژین کە پێم وایە بەرنامەکەیەوەش هەر ئەو ناوی هەڵگرتووە پارچە هەڵبەستێکم داناوە ئەگەر ئیجازە بدەن حەزەکەی لە دەستپێکی بەرنامەکە بۆتانە خوێنمەوە ئینشاڵڵا وێ دەکەم کە سوود بەخشیش بێ بۆ بینەران و بۆ کەناڵی ئاسمانی پەیام یعنی وەکو دیاریەک. ئەمەش سپاس دەکەین وەڵا گوێت لێ ئەگرین هیوادارم بینەرانیش چێژی لێ وەربگرن کە لەم کاتا دوو مناسبەی تایبەتیەکە گرێتەوە هەم دەستپێکی یەکەم هەنگاوی بەرنامەکەی ئێمە هەم بەڕێزیشت هەمان تایتڵ و ناونیشانی بەرنامەکەیمە ناونیشانی هەڵبەستێکی تۆیە فەرموو. ئەم پارچە هەڵبەستەم لە شەوی یەکی مانگی کانونی دووەم واتە مانگی یەکی ساڵی 2007 نووسیوە بە ناوی دین و ژین. ئەڵێم گەر ژین گرێ دەین لەگەڵ دین دەبێتە پەرژینی ژین دین بکرێتە هەوێنی ژین بێ ئاریش و بێژانە ژینی بێدین هیوا کوژە دینە بۆ ژین ئاسۆی زێڕین دین هێز و پێز گوزەی ژینە بۆ سەرکەشی جڵەوە دینە بۆ ژین وە بەرهێنی دڵنیایی و عەزم و یەقین ژین گریانە هەم پێکەنین دین ئەشکی ناومێت سڕین دین داینەمەی جوڵەی ژینە دینە ترپەی دڵە بۆ ژین یێژاوی ژین لولی داوین بۆ دەربازبوون کەشتیە دین پەستی ژین ڕادەماڵێ دین پەستی ژین ڕادەماڵێ دەستپێکە بۆ یومن و نگین لێبوردەیی پەیوی دینە دڵ نەرمەکا و گفتار شیرین دینە مایی ئاشتەوایی لە ژیندا ئەرنێکی نەوقین دڵی سالم لەگەڵ دینە ئەوە دەرمانی ژانی ژین خواناسانی پابەن بە دین لە تەک خەڵک و بۆوان دەژین گەروانە بن حاڵی نەبوون نە لە یاسای ژین نە لە دین دڵ هاوڕێی دین ئاسوودەیە سروشتیان یەکە ژین و دین تەکنۆلۆژی دانست بێدین زۆر جاران سەریئەشەن بۆ ژین دینە شەرعی بۆ داناوین دوور لە حەرام حەڵاڵ بژین دین دژە بەستەمکاری دادگەری ئەبەخشێتە ژین کۆی لەو بێناز نازدارەکە تا لە سایەی سۆزا بژین سەرنجامی ژین لەگەڵ دین گەشتە بۆ بەهەشتی بەرین. لەگەڵ سوپاس دەستی خۆش بێ مامۆستایان خامەت هەمیشە ڕەنگین لێ وەڵام سوپاس دەکەین یعنی لەوانەیە بەشێکی زۆری پەیامی بەرنامەکەی من و ئەوەی لە پێشکیەکە بە تایبەتی لە بڕگەی یەکەمە ئاماژەم پێ کردووە بە دیوێکی ئەدەبیاتۆ لە ناو
تێکستەکە تا لە ناو تێکستە شعرەکەتەوە لە سۆزی خامەکە تا ڕنگدانەوەی هەیە سپاس دەکەم. پێم خۆشە مامۆستا تۆ ئێمە بچینە ناو بەرنامەکەەوە قسە لەسەر دەزوەردانی دینیا خود ئایا ژین چه ئاتاجێکی بە دین بە تایبەتی ئێمە کە ئەمانەیە قسە لەسەر پرۆسێکن کە پێوتێ پرۆسی ئینسان سازی ئایا دین بۆ خۆی لەناو ئەم ئینسان سازیەدا یاخود ئەم پرۆسێتە کە ئینسان پەروەردەکە ڕۆحی پەروەردەکە ئەخلاقی پەروەردەکە هەڵسو کەوتی پەروەردەکە یعنی چه جێکەوتێکی هەیە؟ خۆی لە ڕاستیە هیچ کۆمەڵگەیەکی مرۆیی لەم سەرزەویە بە بێدین نەژیا و ناژی جا ئەو دینە حتا ئەگەر خۆیشاندایان تاشی بێ یعنی بێ کۆمەڵێک بەها و پەیام و مەسەلەن بەرنامە هەبێت کە لەسەری بڕۆن کە ئەوە پێ ئەوترێت دین. اینجا تایبەت بە دینی ئێمە دینی ئیسلام کە دینێکی گشتگیر و گەورە و یعنی بۆ هەموو کاتێک و بۆ هەموو خەڵکێک ئەبێ لە ڕاستیە وەکو لە ئەو پارچە هەڵبەسەیشە من ئاماژەم پێکردۆ دین هەوێنە. دین هەوێنە ژین بەبێ دین بەڕاستی ئەکرێ هەندێک سیستم و یاسای بۆ دابنرێ بەڵام لە ڕاستیە دین هەوێنێکە کە بۆ هەم بۆ دنیای خەڵک و هەم بۆ دواڕۆژی خەڵک و بۆ قیامەتیان کە ئەبێتە هەوێن و بەڵامی تر ئەو هەوێنە وەکو چۆن دەرمانێک لە سەیدەلەیەک دەرەهێنی بۆ نەخۆشیەک یعنی ئەبێ دەرمانەکە هەم هی ئەو بۆ ئەو نەخۆشیە بێ و ئەبێ میقدار و جورعەکە بە پێی پێویست بێ و ئەبێ لە کاتی پێویستە بێ نەک هەر لە خۆوە خەڵکێک مەسەلەن دین بەکاربێنن بۆ هین زۆر جار هەیە کە ئەوە لە زیاتیەوەی ئامانجەکە بپێکێ سەریشی لە ئامانجەکەی شتێکەیە لەبەرەوە ئەگەر بێت و خەڵکی پسپۆر و خەڵکی خاوەن ئەزمون یعنی دین پیادە بکەن و تێکەڵ بەژینی بکەن بێگومان ئەو دینە ئەو چارەسازی خۆی ئەکا و ئەو هەوێنێتی خۆی بۆ ژین بەکاردێنێ و کۆمەڵگە هەمیشە ئاتاجی پێیت. بەڵێ ئەکرێ بڵێن هەموو ئەو ئاتاجە و هەموو ئیشکردنێکی دین یعنی بەسینەوە بڵێن پەیوەستە بۆی کە ئینسان پەروەردەکە یعنی پەیوەستە بە تەربیەتی ئینسانەوە. بێگومان دین خۆی بەشێکی زۆر لە دین پەروەردەیە سەرتاپای قورئانی پیرۆز بگەڕێەوە فەرمودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بخوێنەرەوە زۆرینەی زۆری هاندانە لەسەر ئاکاری جوان لەسەر هەڵسوکەوتی جوان لەسەر ڕەوشتی جوان لەسەر ڕێز و پێز و مەسەلەن کۆمەڵسازی و ئینسانسازی و مرۆڤسازی ئەمانە هەر هەمویان بێگومان دابڕاو نین لە ژینی مرۆڤ و ئەگەر ئەو دینە وەکو خۆی عەرزم کردی ئەگەر خەڵکی یعنی خەڵکی شارەزا و بەتوانا بەکاری بێنن و کۆمەڵگەیش بەڕاستی لە حەقەتا کۆمەڵگە یعنی ئاین لە کۆمەڵگەیەکی حاڵی و تێگەیشتووە باشتر گەشە ئەکات و بە شێوەیەکی نۆرمال گەشە ئەکات بەڵام ئەگەر کۆمەڵگەیەکی دابڕاو بێ لە زانست دابڕاو بێ لە هەندێ بەها بەڕاستی دینیش تۆزێ بە زەحمەت گەشەیتیا ئەکا لەبەرەوە ئەو دوانە چۆن بڵی لازم و مەلزومی یەکن. بەڵێ ئەگەر ئێمە تایبەتمەندی ئاین باسکەین بوون لە ناو ناوەندە دەستگا پەروەردەیەکان هەبا بڵێن پەروەردەی ترێ پەروەردەی مەدەنیە پەروەردەی نیشتیمانیە یعنی پەروەردەی تی زانستی هەیە بەڵام ئایا ئیسلام یاخود پەروەردەی ئاینیا پەروەردەی ئیسلامی بۆ خۆی تایبەتمەند و خصوصیەتێکی تەواوی هەیە تاواکو لە ناخی ئەو نەوەیی کە بۆ ئایندە پێ ئەگاوە پێویستی بە پەروەردەیە لە ناخیا بچێنرێت و بۆ سبەینەیەک لە ئێستەوە ئیش لەسەرەوە بکرێت ئینسانێکی باش دروست بکرێت و دوایی لە ناو فەزای گشتیا بۆ خۆی کاریگەریە بێت. ئێمە زانین مرۆڤ لە دوو هین پێک دێت لە دوو بنەما پێک دێت بنەمایەکیان جەستەییە و ئەویکەیان ڕۆحی و گیانیە. دین هەم بۆ لایانی جەستەیەکە مرۆڤی ئیهمال و پشتگوێ نەخستووە و هەم لە لایانی ڕۆحیشەوە گەشە ئەدا بە بەهای ئینسانی بەهای مرۆیی لەبەرەوە دین بەڕاستی لە پەروەردە یعنی بەشێکی گرنگە لە پەروەردەوە ئەگەر کۆمەڵگەیەک بیانەوێت دین پشتگوێ بخەن یعنی وەکو وایە بڵێ نیوەی ئەو جەستەی مرۆڤیان کردو بە دوو کردەوە و بە تایبەتی لایانی ڕۆحیەکە چونکە ئێستا لە وڵاتانی تر مەسەن سیستم و یاسایەکیان هەیە بۆ ژیان ئەگەر بڵێ خۆ لە هەندێک کۆمەلگای دینیشیان نییە و پێشکەوتن ڕاستە ئەوە لە دنیا ئەتوانن هەندێشت ئەنجام بەڵام دین پەیوەندی بە قیامەتیشەوە هەیە ئێمە مرۆڤ پێمان وایە کە مرۆڤ مردنی نییە مرۆڤ ئەمە بەشێکە لە ئەڵلقەیەکە لەو زنجیرەی کە ژیانی دەستی پێ کردو و کۆتایی نایەت لەبەرەوە دین بۆ
ئەڵلقەکانی تری ژین بۆ بەتایبەتی بۆ بەشی قیامەت زۆر پێویسترە هاوکات دنیایشە بۆ ژیانی دنیایش یعنی دین ڕۆڵێکی تایبەتی هەیە لە ڕێخستن و بەڕاستی دامەزراندنی حاڵەتی نۆرمال لە کۆمەڵگەیە و بۆ ئەی کۆمەڵگە بە ئاسوودە بژی و خەڵک لە یەکتری ئەمین و ئەوە بێت و کەس مافی کەس پێشێل نەکات ئەمە ساگرەوە ئەوە بڵێن بینی کەینەوە بۆ ناو ناوەندەکانی پەروەردە تۆ تەجربەت هەیە لەو بوارەوە چەند کتێبی پەروەردەی ئیسلامی و ئاینی میان بینیەوەی بەڕێستان وەرتان گێڕاوەتە سەر زمانی شیرینی کوردی و لەناو قوتابخانەکانە وەکو میتۆدی پەروەردەیی بەرنامجمان بۆ داناوە بەڵێ بەرنامەشتان بۆ داناوە ینی ئەمەوێ تۆزێک ئەگەر ڕاستە و خۆ ڕێک لەسەر ناوەندە پەروەردەیەکە قسە بکەی لەسەر کاریگەری ئەو لاو گەنج و منداڵانی کە ئەی خوێن بێگومان مرۆڤ مناڵ هەر لە مناڵیەوە چۆن خۆراکی پێویستە بۆ جەستەی لایانی پەروەردەییشی ئەبێ هاوشان لەگەڵ ئەو گەشەی جەستەیە بەردەوام بڕوات اینجا مرۆڤ هەر لە مناڵیەوە کە ئێمە لە مەرحەلەی بۆ نمونە سەرەتاییە لە ئەو بەرنامەی کە دامانناوە لە پەروەردەی ئیسلامیە بۆ پۆلەکانی ینی پۆلەکانی یەک تاوەکو نوۆی بنەڕەتی ئەو بەرنامەی کە دامانناوە هەر هەمووی بەپێی تەمەن و بەپێی گەشەکردنی مناڵەکان و بەپێی ئەوەی کەوا حسابی ئەوتان کردووە بەڵێ حسابان بۆ کردووە و هینەکانمان بە شێوەیەکی متەسەلسیل داناوە مامۆستا زۆرجار قسە لەسەر ترسناچیە کریا زۆر هەندێک کەسە بینی بە تایبەتی لە شاشەکانەوە و بە تایبەتی ئەوانەی کە قسە لەسەر لاوەسکردنی ڕۆڵی دین ئەکەن باسی ئەوکەن کە دین ڕۆڵێکی نێگەتیڤە بینێت لە ژیانی خوێندکارە ترسیتیایە قوتابی ئەترسێنێ یاخود بە زۆر کۆمەڵێت قوساتی تەیە بەسەر تەلەبا ئەسەپێنرێ ینی ئایا بوو ئەمانە تا چەند واقعین بۆ خۆی دین وەکو تۆ باست کرد ئەو بەها و نۆرم و پێدراوە جیاوازانی کە تایبەتمەندی خۆیەتی ئایا ئەوانە ئەوەنە بێبایەخن کە قسە لەسەر مەترسیان بکرێ بۆ سەر ژیانی قوتابی یاخود تەمەنێکی دیاری کرا و کە دین بێتە ناو ژینی خوێندنیانەوە خۆی بە پێچەوانەوە بە تایبەتی ئێستا ئەم بەرنامەی کە ئێستا ئەو پرۆگرامانی کە ئێستا خوێنرێ لە قۆناغەکانی خوێندنی ئێستای خۆمانە بەڕاستی زۆر ڕەچاوی ئەو حاڵەتانەمانتیا کردووە کە خۆم بەشێک بووم لە ئینی ئەوە هەندێک پۆلیانە بەشێ بووم لە پرۆگرامەکان و بۆ هەندێکیشان من وەرگێڕانم کردووە لە عەرەبیەوە بۆ کوردی بەشێکی زۆربەی زۆری دامان ڕەشۆ لە هەمووی لەسەر ئەساسی یعنی قیەم و بەها کۆمەڵایەتیەکان و لەسەر ئەساسی خۆشەویستکردنی کار و علم و خوێندن و اینجا هەموویشی بە شێوەی چیرۆک و ئەسڵەن زۆر زۆر دووریمان گرتووە چونکە تەمەنی مناڵ هیچ تەمەنی ئەوە نییە تۆ ڕاستە هەموو ژیانی ئینسان لەسەر ئەساسی مەبدەئی پاداشت و سزا ئەوە یعنی گومانیتیان ێسا قوتابی کە تاقیکردنەوەی بۆ ئەکرێ ئەگەر باش نەبێ بێگومان نمرە کەمە هێنێ و جۆرێکە لە سزا بۆی چاکتر ببێ بەڵام ئێمە زۆر ڕەچای ئەومان کردووە بۆ لەبەرەوەی کە تەمەنی مناڵ هی ئەوە نییە تۆ بیخەیتە بەر باسی سزا و باسی تۆڵەکانی کە خوا لە تاوانبار و لە ستەمکارانی ئەسێنە لە دوار ڕۆژە ئەمما بەنسبەت خوێندکار لە پۆلەکانی بنەڕەتیە لەبەرەوەی تەمەنی مناڵە بەعکسەوە ئێمە هەوڵمانداوە کە هەموو ئەو بابەتانەی کە خراوەتە بەردەمی هەمووی بابەتی کۆمەڵایەتی و هەموو بابەتی تەژیعکردن لەسەر کار لەسەر هەڵسوکەوتی جوان لە ناو کۆمەڵگای بێتە ئونسوورێک و ئەندامێکی باش لە کۆمەڵگەکەیە و زۆر باسی زانست و ئەهەمیەتی زانست و چونکە ئەمە هاوکارە بۆ وانەکانی تریش بۆ بابەتەکانی تری ڕەچاوی تەمەن و تایبەتمەندی باری سایکۆلۆژی قوتابیتان کردووە هەتا تەنانەت ئێمە لە قۆناغەکانی دواترا کە ئەچێتە بۆ نمونە قۆناغی ئامادەی ئەوانە وشەی پەروەردەی ئیسلامی هینێکی تریشمان بۆ زیاد کرد و تایتڵێکی تریشمان بۆ زیاد کرد ئاین ناسی نەکەر ئاینی ئیسلام بەڵکو ئاینەکانی تریش کەسی گەنجی ئێمە بۆی شارەزا بێت لە ئاینەکانی تریش ئەو کاتە خۆی هەڵەبژێرێت و مقارنە ئەتوانێت بکە بەڵێ بەڵام ئەی یعنی ئەو قسانە چیەوە پێ دوایە لە چیەوە سەرچاوی گرتووە بەشێکی زۆری بە تایبەتی هەیە پسپۆڕە یعنی لە بواری پەروەردە قسە لەسەر فەلسەفەی پەروەردەییەکە بەڵام قسە لەسەر ڕۆڵی مەترسیداری دەزوەردانی ئاینەکە لە ژینی خوێندنە وڵای ترەوە هەرکەس بە پێی بۆچوون و باگراوندی فکری خۆی لەوانەیە هەندێک و لە هەندێک حاڵیشە ئەکرێ کادیرێکی تعلیمیە کادیرێکی پەروەردەیی
خۆی کەسێکی مەسەلەن زۆر حاڵی نەبێ یا کەسێکی ئامادەکراو نەبێ بەڕاستی بالمناسبە مەفروزە ئەو کەسانی کە ئاین ئەڵێنەوە کە پەروەردەڵێنەوە هەروەک چۆن پەروەردەی وەرزش وەکو چۆن پەروەردەی مەسەلەن فەنی و هونەری وەکو چۆن هەموو بابەتەکانی تر مامەسای پسپۆڕ و مامەسای بەتوانا و مامەسای لێهاتوو کە ئەزمونیان هەبێ ئەوانەوە مەفروزیشە بەڕاستی وانەی ئاین و پەروەردەی ئیسلامی بدرێتە دەست کەسانی شارەزا و کەسانێک تەنانەت پەروەردەی ماڵ و خێزانیشان کاریگەری هەیە لەسەر دواڕۆژی ئەو کەسە ممکنە کەسێک خۆی هەڵکەوتەی خۆی یا پەروەردەی خێزانی خۆی بە شێوەیەکی عنیف پەروەردە بوو بێ دایم حەزی لە باسی تۆڵە و سزا و عنف کردبێ ئەوە بە ئیجتیهادی خۆی هەندێشت بڵێ ئەگەر شتێکی وا بوو بێ ئەجناخۆ هەندێک جار لە قوتابخانەکانە ئێمە تێوینیەوەمان کردووە پەروەردەی ئیسلامی دراوەتە دەست مامۆساگەلێک کە ڕەنگە نەک هەر شارەزانە بن لە ئاین بەڵکو ڕەنگە زۆر دووریش بن لە ئاین ڕەنگە هەیانە هەر هیچ بالمناسبە مامۆسا یعنی پێ وانە یەکێک لە نەقسەکانی ناو پرۆسەی پەروەردەوە ئیشکردنی خستنە چۆنەڵی هەڵدانی دین بۆ ناو پرۆسەی پەروەردە یەکێک لە هەڵەکان ئەوەیە مامۆستای پسپۆر لەو وارە لەو ڕشتا نەیخوێند وەکو بەڕێزت باسکردوانێ جاری وایە دەرسەکە بایەخەکەی هێندە بە کەمی باسەکرێ ها مامۆسای هەر پسپۆڕێک بێ کە کەس نییە ئەوانە بڵێتەوە لە تۆ بڕودی ئەوانەیە بڵێرەوە یعنی بۆ خۆی ئەمە ژێکێک لە خەلە لە گەورەکان نییە کە دیوێکی ینی چۆنەڵی مشەوەش یا دیوێکی تاریکی ئاین پیشانبا لە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردنا لە هەرێمی کوردستان بێگومان ئەوە زۆر ڕۆڵی نەگەتیفی هەبوو هەیشێتی من لێت ناشارمەوە ئێمە لە 2006 بوو یا 2007 سەرپەرشتیارانی هەموو پارێزگاکانی هەرێمیان کۆ کردەوە کۆکراینەوە لە هەولێر کەسێک هات بەڕاستی سەرەتا ویستی چۆن بڵێ هینی ئێمە تاقیکاتەوە یعنی ئەویست بڵێ خۆ پەروەردەی ئیسلامی لە ماڵەوە ئەکرێ آخر ماڵ کۆمەلگەی ئێمە بە تایبەتی جاران کۆمەلگە و زۆربەی خێزانەکان نەخوێنەوار بوون ئەتوانن چ پەروەردەیەکی ئاسایی و چ پەروەردەیەکی بەڕاستی گونجاوی مناڵی خۆیان بکەن و بینیان لەبەر خوێندن و تا بێتە عنسورێکی بەکەڵک لە کۆمەلگایە ئەیانویست ئەوە بڵێن بە ئێمە بڵێن پەروەردەی ئیسلامی خۆی هەر ڕەنگە زیادە بێ یعنی تەنانەت ئەو تەوەجوهە هەبوو ئەمە دیارە با بڵێن باگراوندی سیاسی و شتی کەی لە پشتەوە بوو و هەندێک جاریش جاران پرۆگرام زۆر ڕەچاوی مەرحەلەی عمری مناڵی نەکردووە و دائیمەن مەسەلەن ڕنگدانەوەی فەلسفەی ئەو دەسەڵاتە بۆ بە تایبەتی بۆ نمونە لە زمانی بەعسا هاتوون لەسەر ئەساسی فەلسفەی حزبی بەعس و زروفی تایبەتی خۆیان پەروەردەی ئیسلامیان داناوە کردویانە بەم مەنهەجیان داوە بە قوتابی لەبەرەوە زۆر جار خەتای منهەجەکە بووە بەڵام لەم مەرحەلە ئێمە بەڕاستی ئەوەندەی من ئاگام لێ و کە بووم لەگەڵیانە لەگەڵ کۆمەڵێ بەڕێزی ترا کە ئێمە موافق نەبووین لەسەر ئەو ڕێی ئەو بەڕێزێک کە وەختی خۆی هات ئەوەی بود بە ئێمە کە دین ڕەنگە پێویست نەبێ و هەر پێویست ناکات لە مەنهەجامێنێ بە شێوەیەکی باش دامان ڕشت و ئێستا زۆر دوورە لە هەموو بابەتێکەوە عنف و مەسەلەن شتێکی تیاابێت کە هەزم نەکرێت بۆ مناڵ بە بڕوای تۆ مامۆسا ئێمە تەڵەن بەرنامەکان باسی دین و ژینەوە ئیشکردنی دین لە ناو پرۆسەی پەروەردە لەم بەتایبەتی لەم بڕگاکە لەگەڵ بەڕێستا ئامادەمان کردووە قسەی لەسەرەکەین ئێوە یعنی فیدباکیەوەتان دەستکەوتوتەوە کە بۆ خۆی ئەم پەروەردەی ئیسلامیە لە ناو ناوەندەکانی خوێندنا پەروەردە و فێرکردن ڕۆڵێکی باشی گێڕاوەوە تەئسیراتی باشی هەبووە لەسەر پەروەردەکردنی قوتابیەکان و نەوەکانی ئایندا بێگومان خۆی بەشێک لە پەروەردە لە قوتابی یا خوێندکار لە فێرگەکە وەریەگرێ لە خوێندنگەکە وەریەگرێ زۆربەی زۆری تری لە دەرەوەی خوێندنگە لە ماڵ لە گەڕک لە ناو کۆمەڵگە لە ژینگەکەی خۆی لێ وەریەگرێ ئەگەر هەر هەمووان وەکو لێک ئاسابیریان کردایەتەوە و هەر کەسێکیش بۆ پسپۆڕی خۆی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکردای هاوکار یەک و دەستبار یەک بوونایە بێگومان کاریگەری باشی هەبوو و ئێستایش هەیەی بەڕاستی هەیشێتی یعنی لێرە سوپاسی ئەندێ مامۆسای ئاینیشکەوە بەڕاستی لە کاتی عوتڵەکانە قوتابی مناڵەبەن فێری قورئان و فێری ئادابی ئیسلامی و فێری ڕەوشتە جوانەکانیانەکەن بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکەوا لە بەرچاو و یعنی شوێنی لە شوێنی گشتیە ئەمانە هەر هەمووان ئەگەر بەیەکەوە یعنی ئینتاجێکی باشی ئەبێت و زۆریش بوویەتی ئێستا دینێک کە 1400 ئەوەندە ساڵە هاتووە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردندایە و ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی لە وڵاتانی دەرەوە هەرچەندە تعتیمێکی ئەعلامی زۆری لەسرە
خەڵکانێکی زۆر بە تایبەتی لە چینی خوێنەوار و بیرمەندان دێنە ناو ئاینی ئیسلامەوە ئەمە هەر هەمووی بەهۆی کاریگەری هەم بەرنامەکانی پرۆگرامەکانی خوێندن و هەم بە کاریگەری هەندێک خەڵکی چالاک و دڵسۆز لە کۆمەلگایە کە هەمووان بە یەکەوە و بەرهەمیشی بووە و ومێ دەکەم کە باشتریشی هەبێت. بەڵێ مامەساجگە لە ناوەندەکانی خوێن بەتەواوی ناوەندە پەروەردەیەکان بە بڕوای تۆ یعنی ضرورەتی بوونی گوانەی پەروەردە کە قسەکردنەوە گوتاری دینە، گوتاری بەهای ئەخلاقیە، بەهای ڕۆحیە، عیبادەتە، دروستکردنی ئینسانی باشە و کۆتایی هێنانە زۆرجار بەو نەفسە سەرکێشەی ئینسان کە ئەیەوێت تەجاوز بکات بۆ سەر نەفسەکانی تر یاخود ستەمکاری دروستەکە لەوانەیە ئەمە ئێساگەر قسە لەسەر ئەوە بکەین کە پەروەردە لە تاکەوە بۆ خێزان لە خێزانەوە بۆ کۆمەلگا لە کۆمەلگا و قوتابخانە و دوایی ئەڕاتە ناو دەوڵەت و سیستەم و سیستەمی حکومڕانی و فەرمان ڕەوایەتی. ئایا بۆ خۆی ئەمە ضرورە لە هەموو ئەو دەستگا پەروەردەیە جیاوازەکانی ترا ئەمە حزوری هەبێ بۆ ئەوەی ئێمە یعنی لەوانەیە ئێستەکەم گلەی لەناو کۆمەلگای ئێمە هەمووی گلەی لە دەسەڵاتەکە لە نادادگەریەکە گلەی لە یەکتری ئەکەین لە خانەوادە و خێزانەکان خەڵک و کۆمەلگا لە یەکتری یعنی هیچی ڕازی نیە لەم بارودۆخە. ئەگەر بۆ خۆی ئەم پرۆسە پەروەردەیە بەردەوام لە ناودام و دەستگاکانە هەبێ بە بڕوای تۆ ڕووبەرێکی فراوان لە کێشە و گیر و گرفتەکان چارەسەر ناکات. بێگومان چارەسەرێکا وەکو عەرزم کردی خۆی ناوی خۆی بەخۆیەتی پەروەردەکردن بەڕاستی پرۆسەیەکی گشتگیرە هەم لە ڕووی ئاینیەوە و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە و هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی ژینگەیەوە و هەم لە ڕووی ئابوووریەوە پێویستە هەر هەموو ئەمانە یەخرێن بۆی کەوا تاکێکی سەلیم و تاکێکی بە کەڵک و بەسوود بۆ کۆمەلگا پێکهێنرێ. ئەگەر ئەمانە هەموو هاوکاریەک و دەستباریەک بن بێگومان ئەنجامی باشیە بێ و بویشێتی یعنی کۆمەلگەی ئێمە لە خۆڕان نەگەیشتوتە ئەم حاڵەتەی ئێستا. ڕاستە ئێستا ئێمە هەندێک داون دەستگامان هەن پارێزگاری لە ماڵ و متەلەکاتی خەڵکو و لە هەندێک بەڵام سەیری چونکە کۆمەلگە ڕشتێکی پیا کردووە و خەڵکێکی خوێنەوار و تێگەیشتووی تا زۆر وە بەڕاستی چالاکیێکی ئاینی زۆریش بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادکردنی وڵاتەوە کە بووە بەڕاستی خەڵکانی ئایندۆست یعنی ڕۆڵی باشیان بیرە بانخوازەکان ڕۆڵیان بینیوە شان بەشانی هەموو دەستگاکانی ترکەوە لە ڕووی پەروەردەوە کاریان کردووە کۆمەلگەیەکیان پێکهێناوە. ئێستا ئەم کۆمەلگەی ئێمە یعنی ئێستا زۆرەوەی ماڵەکان شەو دەرگادا ناخن لە زۆر شوێن دوکان دیومە بەس قماشێکی بەسەرا ئەدرێ یعنی هەتا لە وڵاتان من بیستومە خەڵک هاتوۆتە ئێرە و توێتی چۆن ئێوە دوکان و شت بڕای تۆ دین بۆ خۆی ڕۆڵی بینیوە بێگومان ڕۆڵی بینیوە چونکە ئەو بە تایبەتی من لە خەڵکم دیوە کە وتوێتی ئەلبەتە لە کۆمەلگەی ئێمە بەقەدەر حاڵیبوونی ئینسانەکان شتەکە ڕێنیاوەتەوە خۆ ئینسانی وایش هەیە نەک هەر شت بدۆزێتەوە ئەیبا بەڵکو دەستی شەبا بۆ ماڵی خەڵک ئەمە پەروەردەی خۆی لاوازە. ئەمما هەیشە بیستومە کە خەڵکی وا هەبووە بە دەفتەر و بە دوو دەفتەر و بە چەند دەفتەر دۆلاری خەڵکی بەردەست کەوتووە و دۆزیوێتیەوە بەڵام چونکو ترسی خوای لە دڵا بووە چونکو پەروەردەی هەبووە گەڕانێتی بە خاوەنی خۆی و ئەمە نیشانەی ئەوەیە کەوا کۆمەلگەیەکی ئەمینمان هەیە یعنی ئەتوان بڵێن بە ڕێژەیەکی زۆر باش کە کاریگەری ئاینی لەسەرە. سپاس مامەستا سادق من شتێکم نەماوە وابزانام ماوەی بەرنامەکەشم تەواو بووە من سپاسی تۆکەم کاتەکەی تەواو بووە ئیزافەیەکت نەماوە خۆتۆ بۆ بەرنامەکە ئەگەر شتێکی کورتت ماوە دەرفەتێکی نیوخولەکیت پێدەم وەکو دوا قسە لەسەر کۆیتەوەری بەرنامەکەەوە بەرنامەی دین و ژین دواتر کۆتایی بەرنامەکە. وەڵام من هەرەوەندە ئەڵێم هیوادارم هەموو ئەوانەی کە حاڵین لە دین چاکتر چالاکانەتر کاری خۆیان بکەن و سارد نەبنەوە ئەوانەیشی کە ناحاڵین لە دین ئەوانەیش هەوڵ بدەن تێبگەن لە دین چونکەم دینە نە بڤەیە نە بەڕاستی دڕندەیە بەڵکو بۆ خۆشبەختی مرۆڤ هاتووە و ئەوانەیشی کە ناحەزن بە دین بەخۆیان نابچنەوە چونکە ناتوانن شەڕ لەگەڵ خوا و دینی خوا و کۆمەلگەیەکی وا مسلمانە بکەن کە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سادق شێخ عوسمان سازانی سەرپەرشتیاری پەروەردەی خانانشینکرا و سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێزیشتان بوومادەبوونتان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتمە کۆتایی بەرنامەی دین و ژین تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تری بەرنامە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.